سلاف بینرو بیسرین کردستان 24 افدمی و باش هیویا دمین خوش و سلامت بود خازین اس نظیر کادانی جارک دن گشنف خدمت وین برز و خوشتوی بو پیشکش کرنا خلک کادیج برنامه و برنامه کردی آزادی او چمکه که زورترین روبر جیانا مروفان وگرتیه حتی اوی راده اتکارین ببیجین مروو جیانو آزادی لیک ناهینه جدا کرن زور زحمت اف چمکه لیک بهینه جدا کرن و دیسان آنکود کارین ببیجین زورترین هولو تکوشانو خباتا مروفان بوی ایکی جیانه دا کو آزادی بهتا زامن کرن اتناوا جیانه دا هر دست پیکا مروفاتیو حتی افرو حتی پاشروجی جی اف مسیره یا بردوامه بویا مدویتن ناوا وی خلکی دا چندین تورو پرسیارو سرنجا آراسته بکین بو زور برس ماموستا عبدالرحمن صدیق ناوی خوب ناوی وخیرات نکا گرم جانب سیدایت کین هروسا پرسیار دهین آراسته کرنجی بو هفولاتین برس الشارین کردستانی ماموستا صلاف تبن افدامیتا باش و مدویتن ام اکسر بچینه سر بحثاوی چنده که آزادی چیو و دیسان پیوندیت نافبرا مروفانو آزادیه چه تشته؟ بناوی خواهی بخشنده مهربان بەپێی ڕوانگەی قورئان ئازادی لەگەڵ مرۆڤدا لەدایک دەبێت کەواتە ئەگەر مرۆڤ لەدایک بوو ژیان دەست پێ دەکات کە ژیانیش دەستی پێکرد ئازادی دەست پێ دەکات بۆیە حکمت لە ناردنی پێغەمبەران درودی خوای لەسەر ئەگەر تەماشا بکەی زۆرە هەموو جا باسی دەکەین لە پاڵ تەوحید و یەکتاپەرستی و گۆڕینی کەلتوری هەڵی نێو کۆمەڵگە لە ڕووە گشتێکەوە تەماشاکەی دوو چەمک لە قورئاندا زۆر گرنگن هەمیشە بەیەکەوە بەستراونەتەوە کە ئەوانیشتین ئازادی و عەدالەت حڕیەت و عەدالەت چ پەیوەندی پێک هەیە ئەبینی زۆربەی زۆری ئێستا بێنە بەرچاوی خۆت لە ڕابردووەوە هەتا ئێستا ئەگەر مێژوو بخوێنیتەوە بەشێکی زۆری شۆڕشەکان کە لە دنیا سەری هەڵداوە لە پێناوی ئازادیدا بووە لە پێناوی ئازادیدا بووە لە هەمان کاتدا بەشێکی دیکەی شۆڕشەکان لە پێناوی دەستەبەرکردنی دادپەروەری و عەدالەتدا بووە کە زوڵم و ستەم هەبووە بەشێکیشان لە پێناوی ئازادی و دادپەروەری بۆ هەردووچیان بووە کەواتە کە تەماشای تەواوی شۆڕشەکان بکەی لە دەوری ئەم خاڵە دەخولێتەوە بۆیە دەبینی دروشمی سیانی زۆربەی شۆڕشەکان ئازادی تایە و عەدالەتی تایە زۆر جاریش بوو داگیرکردنە ئازادیا مرۆڤان بووە ممکنە ئەوە ڕوویدا بێ بەڵام ئەوەی کە دوجار گەلان دەیکەن لەگەڵ دەست چۆن دەڵێ بەمانەیەکی تر بڵێم ئەوانەی کەوا داگیرکاران دەیکەن جیاوازە بەمانەیەکی تر ئێمە سێری شۆڕشەکانی خۆمان بکەین بە درێژایی مێژوو ئێمە لە مادەوە تا ئێستا شۆڕشمان بۆچی کردووە یا لە پێناوی ئازادی یا لە پێناوی دادپەروەری یا لە پێناوی هەردووچیاندا کردومان بەڵێ جا لێرەوە پێغەمبەران کە دێن خوددا دەفەرمێ مەسەلەن دوا پێغەمبەر کە دەنێرێ محەممەد درودی خوای لەسەر خوددا دەفەرمێ ینی یەکێک لە هۆکارەکانی ناردنی چییە ويضع عنهم إسرهم والأغلال التي كانت عليهم کەواتە یەکێک لە هۆکارەکانی ناردنی محەممەد درودی خوای لەسەر بۆ شکاندنی پەیوەند و ئەو کۆت و پەیوەندەیە کە دەست و پێی مرۆڤەکانی گرتووە کەواتە پەیامی پێغەمبەر درودی خوای لەسەر دەبێت پەیامی ئازادی بێ ئەمە بەکو قسەیەکی جوانە بەڵام وردوت ئەبێ شیکەینەوە بیکەین با چۆن بیهێنینە ئاستی کردداری لەوە بوو کاتێک کە گوتم ئازادی یەکسانە بە ژیان عومەری کوڕی خەتاب خۆ لێ ڕازی بێ فەرمووی مەتەستەعبەدتم الناس ئەمە لەگەڵ یەکێکا قساکە مەتەستەعبەدتم الناس ئێوە لە کێوە خەڵکتان کردووە بە کۆی لێ خۆتان وقد ولدتهم أمهاتهم أحرار کە لەدایک بوون بە ئازادانە و بە ئازادی لەدایک بوون ئەمە تۆ ئازانی ڕەنگە لەگەڵ بێباوەڕێکە ئەمە لەگەڵ عەمری کوڕی عاسا قسەی کردو عەمری کوڕی عاس حاکم و والی میسر بووە کوڕەکەی شەڕی بۆ لەگەڵ کەسێکی مەسیحی و دیاندا و لێی داوە و ئیمامی عومەر لەسەر دیانەکە هاتوۆتە وەڵام و بە عەمری کوڕی عاس دەڵێ تۆی موسڵمان لە کەیەوە یان شتێکی چۆن لە جێ سەر سوورمانە لە کەیەوە فێربوون خەڵک بکەی بە کۆیل و لە کاتێکا بە ئازادی لەدایک بوون کەواتە ئەم قسەیەکی زێڕینە بە ئێمە دەڵێ لەگەڵ هاتنی ژیاندا و لەگەڵ لەدایک بوونی مرۆڤدا ئازادی لەدایک دەبێت باشە من دەڵێم ئەو پەرداخە ئاوم ناوێت دەیدەم بە تۆ من دەڵێم ئەو چاکەتم ناوێت دەیدەم بە تۆ من دەڵێم ئەو خانوەم ناوێت دەیدەم بە تۆ ئەو پارێم ناوێت دەیدەم بە تۆ لەمانە بچینە محکەمە بچینە چۆن دەڵێ دادگا هەموو ئەمانە ئاساییە و لێم قبول دەکرێ وانە ئەیگە گوتم من ئازادیەکەی خۆم ناوێ هەیە لە خۆشەویستی ئەوا دەڵێ بەیەکێک دەڵێ کاکە من کۆیلەی تۆم من عەبدی تۆم من ئەوەندە تۆم خۆشەوێ
ئیتر من مڵکی تۆم چیم لێکەی بکە بەڵێ ئەو مافی هەیە زانایان دەڵێن نەخێر ئێمە چۆن جائز نییە خۆمان بکوژین چونکە ژیان هی خۆمان نییە ژیان مڵکی خوددایە بە ئێمەی داوە بە ئەمانەت بۆیە نابێت دەستمان بچێتە خۆمان بکوژین ئازادیش مڵکی خوددایە لە لای ئێمەی داناوە نابێ ئێمە دەستبەرداری بین و وازی لێ بێنین زانە ابن قدامەی مەقدیسی لە کتێبی المغنیدا دەڵێ إن الله خلق آدم وذريته أحرار خدای گەورە ئادەم و نەوەکانی دروست کردووە بە ئازادی ولا يجوز لأحد أن يسترق نفسه لأحد ولو رضي بذلك بكردي هیچ کەسێک بۆی نییە خۆی بکە بە عەبد و کۆیلەی کەسێکی دیکە و تەنازول بکە لە ئازادیەکەی هەرچەند بە ڕەزامەندی خۆشی بێ بۆ لأن الحرية حق لله تعالى چونکە حڕیەت و ئازادی مافێکە مڵکەکەی هی خوددایە ئەم قسەی ئەڵێ قسەی چییە؟ هذا ما أجمع عليه أهل العلم ئەمە کۆڕای ئەهلی زانستە لەبەر ئەوەیە خوددا تەنانەت لە عیبادەتی شاکە ئێمەی دەوێ بیپەرستین ئازادی کردوین دەتوانی بیپەرستی دەتوانی نەیپەرستی بۆیە لە قورئاندا وشەیەکێ دەبێ ئاگداری بین زۆر جایەکێک ئەڵێ من عەبدی خوددام دەڵێ تۆ عیبادی خوددایت و عەبیدی خودداشی 7 ملیار و 300 ملیۆن ئینسانەکە مادام بە پێی ڕێسا و لە بەردەمی ڕێسا و یاسای خودداین هەمومان عەبیدی خودداین چونکە دەسەڵاتمان نییە بۆ گۆڕینی سیستەمی کەون لەبەر ئەوە ئەی کاتی ئەی پەرستین کاتێ دەیپەرستین ئێمە خوداپەرستین بۆیە گە لە قورئاندا ملاحەزەت کردبێ بە موسا دەفەرمێ ئینەهو کانە عەبدەن شەکوورە بە یەکێکی دیکەش کە بۆ بە کۆیلەی کەسێک وعەبدەن مەملووکەن لا يقدر على شيء عەبدێک کراوە بە مڵکی یەکێکی دیکە و هیچ توانایەکی نییە ئەم دوو عەبدە فەرقیان چیە یەکیان ئازادە یەکیان ئازاد نییە چۆن دەزانین لە جەمعەکەیە هەر عەبدێک جەمعەکەی بوو بە عەبید یعنی ئازادی لە دەستداوە مڵکی یەکێکی ترە هەر عەبدێک جەمعەکەی لە قورئاندا بوو بە عیباد فبەشر عیباد وعیباد الرحمن بینی یا عیبادی الذين أسرفوا على أنفسهم بوو بە عیباد یعنی ئەمانە خوداپەرستن بە ئازادانە ئازادیت چ دەخۆت بینتن مامۆستاگەر بنمونە ئەس کەسێک بم عیباد بم عیبادی خودی تعالی بم و یعنی دەهان سانسور سەر من هەنە بنمونە ئەvێ بکە باش ئەvێ نەکە خراپە یعنی ئازادیت وێرە چ دەهەیە خۆت هەڵەبژارد یعنی وەختێک کە تۆ دینت هەڵبژارد وەختێک کە ئاینت هەڵبژارد دەڵێن ئەم ئاینە پێت دەڵێ ئەوە مەکە ئەوە حرامە ئەوە حرامە ئەوە حرامە نیە بەڵێ تۆ قبولتە کە زۆری لێ نەکردووی کەواتەوە بە ئازادانە خۆت هەڵت بژارد لەبەر ئەوەیە لە زمانی ئینگلیزیشدا یان یەکێکە پێی دەوترێت سێرڤەنت یەکی لەگەڵە شێکترە پێی دەوترێت سلەیف دوشتی جیاوازن سەیری قورئان کە 5 جار وشەی عەبید هاتووە 5 هەمووی لە قیامەتە وما ربك بظلام للعبيد وما أنا بظلام للعبيد لقيامت دا إيدي كوتنا قيامته إيدي اختيار نما كاختيار نما همو كذبه بعبيد لدنيا بو عبادين چونك خومن خدا پرستيمان هل بجارد وجه لبروا أبي إيشمان لروي عملي استواه هر کەسێک بەخۆی دەڵێ مسلمان دەبێت لە ڕوانگەی تێگەشتن لەم ئازادیە بەسێ بەدوشتی زۆر سەرەکی کار بکە یەکەم ئیشکردنی بۆ ئەوەی کە بیر و باوەڕەکەی خۆی بڵاو کاتەوە ئەبێ بە سەلماندن کار بکە نەک باچی بە سەپاندن یعنی چۆن یعنی تەماشا کە دڵت خۆش نەبێ بڵێ من منهەجی خوددا بەسەر دنیا فەرز دەکەم بەهێز بە قووەت دەیسەپێنم دەڵێن نابێ بۆچی چونکە دەڵێن تەماشای تالیبان کە تەماشای تالیبان کە لە ئەفغانستاندا ئەو دەسەڵاتەی بوو سەپاندی و بە زۆر بە قامچی خەڵکی بۆ نوێژی جومعە دەنارد بە زۆر خەڵکی بۆ مزگەوت دەنارد بە زۆر حیجاب و نیقابی لەبەری خەڵک کرد کە تالیبان دەسەڵاتی نەما ئەفغانستان بوو بەچی ئەفغانستان چوە سەر ڕێچکەکەی جارانی خۆی کە خەڵک ئازادی خۆی دەوێ بەو ئازادی خۆی دەوێت لە ئاین تێبگە بڕوانە سۆماڵ شەبابی سۆماڵ وەختی دەسەڵاتیان بەسەر پایتەخت و ئەو شوێنانەیە بوو چیان دەکرد وایان دەزانی خەڵکەکە بە ڕەزامەندی ئەو شێوازە جێبەجێ دەکە کە دەسەڵاتیان نەما خەڵک چوە سەر ڕێچکەکەی خۆی بڕوانە هەیئەی ئەمر بە معروف و نەهی لە منکەری سعودی لە 79 هەتا 2019 40 ساڵی ڕەبق هەرچیان کردیان بە قامچی خەڵکیان نار بە زۆر خەڵکیان نار ئەو جلە لە بەرکە ئەوە لە بەرمەکە ئێستا گەشتە ئاستێک هەڵیان وەشاندەوە بڕوانە ئەنساری ئیسلام لە هەورامان و لە هەڵەبجە چیان فەرز کرد و دوای کە دەسەڵاتیان نەما خەڵک چوە سەر ڕێچکەکەی خۆی ئەوەی کە داعش لە مووسڵ و لە ڕەقە و لە چۆ چی فەرز کرد و دوای خەڵک چوە سەر ڕێچکەی خۆی کەواتە هەموو ئەمە ئەم ئەزمونانە ئەگەر قسەکەی منیش سوودی نەبێ
ئەم ئەزمونانە پێت دەڵێ دینی خدا مرۆڤەکانی بە ئازادی دروست کردووە، دینی خدا پێویستی بە ئازادیە، بە ئازادی ئاین هەڵدەبژێردرێ، بە سەلماندنە نەک بە سەپاندن، بە فەرزکردن بێ ڕەفزکردنە فەرض و ڕەفض هەر شتێک فەرزی کەی بە زۆر دێتە ڕەفزکردن. گەلێک باشە مامۆستای بەڕێز هەر سەبارەت ئاخفتنێنتە پرسیارێک هاتی ئاراستەکردن بۆ بینەرن بەڕێژی ئایا ڕاو بووچوونە قورسەر هەواڵێن خۆ ئەتسەپینی یانژی تێلی ئەو کەسی ئازاد بیتن هەمبەر هەر تشتێکی ئەو دەربڕیت و کەتە کریار فەرموون بینەر. دوو تشتێن هەین vêrê yay ya hindek cara tîviya mirfazadiyê bidete hevala xwe bûçûnawî wergirîtin ka bûçûnawî serçiye lê hindek cara hey ez bûçûna xwe ser bûçûna hevalet xwe farizkem ji bûyê çendêm bû nimune tiştekî bûyê xirab e aniyê xelet e ew nizanîtin anî pêya gehdar nîne يعني دولكم كوب تعدا بوچونای بگورن مصلحت آیدا نه مصلحت خدا یا جیت اشتاق بو خرابیاوی پێویستە کەس ڕئی خۆی بەسەر کەسی ترانە سەپێنێت ڕائەکانی خۆمان لە یەکتر نزیکەینەوە باشترە وەک لەوەی کە لە یەکتری دوورکەوینەوە بۆ ئەوەی بە ئامانجەکانمان بگەین ڕاستە لەوە چی من ئەگەرێکی لەگەڵ یەک مناقەشە بکەم لەسەر بابەتێک نیقاش بکەین لەوە چی خاڵی جیاوازمان هەبێ بەڵام چۆن بە چ میکانیزمێک بۆ یەکتریشی ئەەکەینەوە بۆ بە چ میکانیزمێک قەناعەت بە یەکتریەکەین خۆی ئەمە مهمترە نەک لەوەی کە ڕائەکەی خۆم سەپێنم ئەگەر هاتو من مناقەشەم لەگەڵ یەکێک کرد خاڵەکانی ئەو خاڵە ئیجابەکان و سلبیەکانی خۆم لە جەوهری مناقەشەکە شی کردەوە بۆی بەرامبەرم من پێم وایە ئەگەر کەسی ئەوەی کەسی بەرامبەرم ئەگەر کەسێکی تێکەشتوو بێ قەناعەت بە فکرەی منەکە ڕاستە لەوە ناچێت کە هەموو منیش هەموو قسێکە کە من کردم ئیتر قسەیەکی ڕاست بێت و تەواو بێت لەوچی ئەوی بەرامبەرەکەم ڕاست بێت لە داهاتووە بۆم دەرکەوێتەوە کە قسەکانی بەرامبەرەکەم ڕاست گوبدیدنا من هەر مرۆڤێک خودان ئیرادە خودان بڕیاردانە هەرێکی یعنی تێرە هەندێ عەقلی هەیە و وایکی خۆ وایکی vêt biryarê bide çunku her kesek wekî xwe jiyanê bînîtin şêwekî hezir diketin diçet vetin biryarê wî jî dîv hezirkirinayê bi nekes biryar xwe ser kesê zal ketin ferz ket. وەکو خودی خۆم تاوەکو ئێستا ڕای خۆم نەسەپاندۆ بەسەر کەسا چونکە هەموو کەسێک ئازادە لەوەی کە چۆن بیر بکاتەوە ینی فەزایەکی هەیە کە دەبێت خۆی لەو فەزایە بدۆزێتەوە مەقولەیەک هەیە کە دەڵێ مرۆڤ چوارگۆشەیەکی هەیە بە چواردەوری خۆیان کە کەس ناتوانێت بێتە ناو ئەم چوارگۆشەوە ئەمەژەوە دەگەێنێت کە ئێمە ناتوانین بە هیچ شێوازێک چوارگۆشەی ئەوانی کە تێپەڕکین هیچ شێوەیەکی بۆ چۆنا من نابیتن کەسێک بۆ چۆنا خۆیانژی هزر و بیرە خۆ ڕێی خۆل سەر هەواڵی خۆ دەوروبەرە خۆ فەرز بکات هیچ کات ئەوە نەبووە کە بیرڕای خۆم بەسەر هاوڕێیەکم یان کەسێکی نزیکدا بسەپێنم و هەموو کات ئەو ئازاد بۆ چۆنی بیری کردوتەوە و ئازاد بۆ لەوەی کە چی دەڵێ بەڵام هەموو شتێک سنووری هەبێ بەڕاستی چونکە جاری وەها بۆ من بیر و ڕای هاوڕێکم قبول نەبووە بەڵام ڕەفزیشم نەکردووە یعنی هەر کەسە ئازاد بۆ چۆن قسەی کردووە و چی دەڵێ هەکە مرۆڤ هەواڵێک هەبێت و مرۆڤ گەل حاجی بکات هەندا ماوقفە مرۆڤ دەبینێت مرۆڤێت سەر کۆراکی ڕاست چێت ڕایە خوساپینە سەریەوەی بەساکە مرۆڤ سادێ نازانێت مرۆڤێ سەر کۆراکی دەرست چێت مرۆڤ هەندێک جۆرە دێل ڕایە خۆی سەست بێت ڕایە مرۆڤە شخصی بۆ گەل هەواڵێ مرۆڤی ئەگە مرۆڤ شێت مرۆڤ عادیە خۆ بێژێت مرۆڤ دەبێت ئەزێ سەماسەبەمە بەس مرۆڤ نەشێت فارسکەل سەر چونکی قالك جارة وكي بو حفل مريض رد فعل بوشيد بات يعني ادعو الى سبيل ربك بالحكمه والموعظه الحسنه امر في شيء شكلك جنبه بيج دريك درست افيا دافيا انا بيجي انا شن فرض كان سيرش جنينا فرض بله بینرین بەڕێز سوپاس بووان بەشدار بووە کە ڕاو سەرنجین خۆ ئاراستەی مەکردن هەر ساخ و سەلامەت بن دەستت بۆت خۆش بن مامۆستای بەڕێز ئەگەر ڕاستە خۆ بچینە سەر تەوەری خۆ بەحساوی چەند بکەین بۆچی خودی مرۆڤ ئازادکردنە پرسیارێکی جوانە یعنی تەماشای قورئان دەکەی خوددا لە قورئاندا دەفەرمێ دەربارەی پێغەمبەر دەربارەی قورئان فەرمێ قل آمینوا به أو لا تؤمنوا بله يعني أي محمد درودی خوای لەسەر پێیان بڵێ بڕوای پێکەن بڕوای پێ بکەن بڕوای پێ ناکەن بیکەن ئەمە یعنی ئەو پەڕی ئازادیە باشە خوددا دەفەرمێ فەلەو شاء لهداكم أجمعين خۆ بیەوێ هەمووتان بە یەکتای بشتان هیدایەتەدا و گشتانە بن بە ئیماندار و بڕوادار لەو ئەگەر یعنی نایەوێ ئەی ئازادی داوە بە خۆتان ئەو ئازادی خۆتان بەکاربێن بۆچی یعنی
دەیان ئاەتی تر و فەرمودەیتر ئەتوانی ڕێز بکەیت کە خوددا بە خەڵکەکە دەڵێ ئێوە ئازادن خوددا دەپەرستن بیپەرستن نایپەرستن فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر بەڵام ئەمە بۆ لە پای چی ینی سوودی ئەمە دەتوانی بڵێ پرسیاری حکمت لە پشتی ئەمە چییە چ مەرەم و مەبەست بێ چەندی هەیە یەکەم وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئینسان بەشێک لە کەرامەتەکەی ئەوەیە کە اختیاری بدێتێ کە اختیارت داپێ نیشانەی کەرامەتە ئەگەر لەو سەرەوە خوددا تەکریمی بەنی ئادەمی کرد بێ و لەم لاشەوە اختیاری لێ سەلب بکە و اختیاری لێ وەرگێتەوە و هەڵبژاردەی نەداتێ ئۆپشنی نەداتێ ئەوە تەکریمی بەنی ئادەم نەهاتۆتە کردن نمونەی یعنی تۆگە چێ بخەرە نێو چوارچێوەی ژوورێک و دەرگای لەسەر داخە نە ئاو نەخواردن هەتا ئێوارە مانگیش ڕەمەزانە هیچی نەخواردووە ئەمە چی پێڵێن برسیکردنی ئیجباری بەماڵێن بە ڕۆژوو بووە بەمە بە ڕۆژووبوون نییە ئەوای لە دەرێ بێ و ئاو و خواردن و خواردنەوە هەموو لەبەردەستی بێ بە ئارەزومەندانە نەیخوا و نیەتی ڕۆژوو بێ پێی دەڵێن ڕۆژوو ئەبینی یەکێک دەمانچێت لەسەر سەرڕا بگری بڵێ بڕۆ ئیشی خێر بکە نەیکەی ئەمە چی بوو ئەمە ئیکراه بوو لە ئەنجامدا ئەمە هەمووی کەرامەتی بەنی ئادەم کەمەکاتەوە بۆیە خوددا بە مەبەستی ئەوەی کە خۆی فەرمووی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئەم تەکریمەوە ئەخوازی ئەم ئینسانە اختیاری بدەیت بەێ مامۆستا پرسیارێکی خۆ هەلگرتنە فەختنە جانابێتە ئایا ئازادی تنێ ڕەوشەکە دەرونیە خوشنێک مرۆڤان دروستکەتن یانژی بالفعل پرزگەرێکان چارەسەردکەتن ئەبێ ئەتوانی بڵێ هەردووکێتی بەڵام لە ڕاستیدا ینی وەکو گوتم مادام لەگەڵ مرۆڤدا دێتە بوون مادام لەگەڵ مرۆڤدا ینی لەگەڵ ژیاندا ئازادی لەدایک دەبێ هەردوو ئەو حاڵەتی تۆ دەگرێتەوە بەڕاستی جا لێرەوە گرنگەکەی سێریکە هەتا لە بواری سیاسی ئمە لە سەردەمی ڕژێمی سەدامدا ئینتیخابات دەکرا لە کۆتای هەندێک جار دەیگو 99.99 هێناوە هەندێک جارێکیشیان بوو بە لە 100 ئەو هەڵبژاردنانەی کە تووتایە سەرەکەوی بە 99.99 ئەوە چییە ئازادیتیان نییە چونکە بەو ڕێژەیە هیچ کەسێک ناتوانێت ئەگەر ئازاد بی ئەو ڕێژەیە بێنێ دووەم هۆکاری چییە کە خوددا ئەو ئازادی داوە بە مرۆڤ تەنانەت بۆ هەڵبژاردننی بێباوەڕیش یعنی چی تۆ دەڵێ فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر ئەخ دەڵێ خۆ کافر بێ خوددا بۆ کافریش دۆزەخی داناوە دا جوانەکەی ئاین لەوێدایە مرۆڤەکان بە ئازادی دۆزەخ هەڵدەبژێرن مرۆڤەکان بە ئازادی خۆیان ڕێی دۆزەخ هەڵدەبژێرن ئەوەش یەکێکە لەو بەڵام ئەوەی باوەڕ نەبیتن قەنەعەت بە جەهەنەم نییە مامۆستا مەبەستم چی بوو لای تۆ بە فڵانە کەس دەڵێ باوەڕ بێنە ئەویش دەڵێ باوەڕ ناهێنم تۆ پێی دەڵێ باوەڕ نەهێنی ڕێگەت دۆزەخە دەڵێ با ڕێگەم دۆزەخ بێ چ بوو یعنی ئارەزومەندانە خەڵک ڕێی دۆزەخیش هەڵدەبژێری ئارەزومەندانە کەواتە خوددا بۆ دۆزەخ و بۆ بە هەشت ئارەزومەندانی دابێت دەوێت تۆش ئەم مافە لە مرۆڤ وەرنەگریتەوە چونکە بەشێکە لە کەرامەتی مرۆڤ دووەم خوددا فەرمی وەلا یەظلم ڕەبوکە ئەحەدە بۆ ئەوەی دەرکەوێ خوددا ستەمی لە کەس نەکردو خوددا ستەم لە کەس ناکات نەبادا لە ڕۆژی دوایی بڵێن خوددایە تۆ ئەوەت بە ئێمە کرد و تۆ ئەوەت بە ئێمە کرد ئەوە دوو جا ئەمە سێ خاڵی زۆر سەرێکی هەیە ئێمەش لە ژیاندا لە ڕووی عملی سوود لەم خاڵە وەربگرین ئەوەیەکە تاکی ئازا و ئاینی ئازا و دەسەڵاتی ئازا تاکی ئازا ئەو کەسەیە کە ئازاد بێ کەی ئازاد بووی ئازادەبی پێت خۆش نەبێ خەڵک لە ترسا ببێتە موسڵمان خەڵک لە ترسا چۆن دەڵێ ڕدیان بێڵێتەوە پێت خۆش نەبێ خەڵک لە ترسا حیجاب بکە بۆ چونکە ئەوەنە قیناعە دوای دەبێ بە قیناع ئەبێ پێت خۆش بێ خەڵک بە ئازادانە ئەم کارانە ئەنجام بدە بە ئازادانە ئەنجام بدە ئەو کاتە تۆ دوورەکەویتەوە لە نیفاق دوورەکەویتەوە لە دووڕووی ئەمەم ناوە باسک و ئاسک و ماسک یعنی چی یعنی هەر کاتێک بە باسک ئیش بکەی باسکت بەکارهێنا بۆ ئەوەی بە زۆر شتێ بسەپێنی بەسەر یەکێکە بەسەر کۆمەڵە کەسێکە ئەو کۆمەڵە کەسە دوو سیفەت وەردەگرن هەنێکیان وەکو ئاسک هەڵدێن ئەو شوێنە بەجێ دێڵن لە ژێردەستی داعش و تاڵیبان و چۆچۆ هەموو دێن بۆ کوردستان هەندێکیشی ئەوەی دەمێنێتەوە لە ژێردەستی داعش و تاڵیبان و ئەمر بە معروف و نەهی لە مونکەری سعودی و چۆچۆ چ دەکا بمێنێتەوە ماسک دەپۆشێ لەبەر خاتری ئەو ڕژێکی درێژە هێڵێتەوە لەبەر خاتری ئەو نیقابەکە لەبەر خاتری ئەو ئەواکە و نیفاقوی کۆمەلگەیەوە دروستە بێ کەواتە هەر کات باسک بەکارهێنرا هەندێک وەکو ئاسک هەڵدێن و جێی دێڵن هەندێکیش ماسک دەپۆشن کەواتە بۆ ئەوەی ئەم نیفاقە دروست نەبێ ئینسان خوددا دەیەوێت منافق نەبێ دەیەوێت دووڕوو نەبێ خۆی ئازادانە چی دەوێت ئەو بەێ دەستێتت خوش مامۆستای بەڕێز بینەرێن بەڕێز پشتی بێنڤدانەکە کورت و دەینە خزمەتەوەین تەماشەوانین بەڕێز دووبارە سەڵافوە بن بەرداوامین گەل وێن بەڕێز کە
پێتر دەرێژە پێدانێ بدەینە وی تەوەرێمە دەستنیشانکردی ئاین و ئازادی مامۆستای بەرز قورئانە پیرۆز وەکە پەرتوکەکە سەرەکییان و منهەجێکی سەرەکی ئتناڤە جیهانە ئیسلامیدا ئەم وەک کورجی مسلمانین و قورئان منهەجێمەیە وەک مسلمان ئایا قورئانی چەوە بەحسا ئازادیە کردیە و چ ڕووبەرێک یعنی بۆ ئازادیە دانایە کە تەکیدی لە تەوحید کردەوە قورئان کە تەکیدی لە یەکتاپەرستی کردەوە بۆ ئەوە بوو کە ئازاد بین بەڵێ مرۆڤەکان بەری ئەوەی یەک خوددا بناسن بەری ئەوەی کەوا خۆیان تەسلیمی یەک خوددا بکەن ناچار دەبن خۆیان تەسلیمی چەندین خوددا بکەن تۆ لە سەردەمی نوحەوە تەماشا بکە ولا تذرون آلهتكم لا تذرون آلهتكم ولا تذرون ودا ولا سواعا ولا يغوث ولا يعوق ونسر ئەمە باسی پێنج شەشێکت ژمارد ئەو ژلات و عوزا و مەنات و چی کەواتە ئەو خەڵکەی ئەو کەسەی لە ساتە وەختێکدا خودای تاکی نەناسی چەندین خوداوەندی دیکە بۆ خۆی دروست دەکە خۆ لە سەردەمی ئێمەدا کێشەی مسلمان چییە؟ کێشەی مسلمان ئەوەندەی لە بڕوای بە هەندێک شتی دیکەی ئەوەندە بڕوای بە قودرەتی خوددا نییە چۆن؟ یعنی ئەگەر ئێمە بەڕاستی تەماشا بکەین کەی ئازاد دەبین کەی ئازاد دەبین کە تەنها و تەنها خودای تاک بناسین شەریکی بۆ پەیدا نەکەی یعنی چی ئەم قسەی زۆر ساکارە لە ڕووی بیستومانە زۆر بەس من نمونەیەک پێ دەڵێم ئەگەر زانیت خودای تاک حەفیظە و حافظە فالله خەیر حافظا وهو أرحم الراحمين ئەگەر بڕوات بەمە هەبێ ئێمە کۆمەڵگەی ئێمە ئەوەندەی بڕوای بە چاوزار و چاوەزارە ئەوەندە بڕوای بەوە نییە کە خوددا حەفیظە ئەوەندەی بڕوای بە تەئسیری جنۆکە هەیە ئەوەندە بڕوای بە تەئسیری مەلائیکە نییە ئەوەندەی بڕوای بە بورجەکان و کەلوەکان هەیە ئەوەندە بڕوای بە قەدەری خوا نییە کەواتە ئەمە چمان پێ دەڵێمە پێمان دەڵێ ئینسانی ئەم سەردەمە ئەگەر موسڵمانیش بێ بۆچی لە ژیانیدا ئاسوودە و ئارام نییە لەبەر ئەوەی لە مەسئلەی ناسینی خودای تاکدا واحد و ئەحەد ئیشکالیەتی هەیە ئەوەیە کە تۆ تەماشاکە خودای قورئان نمونەمان بۆ دێنێت وڵێ رجلا فيه شركاء متشاكسون ورجلا سلما لرجل يعني چۆن يعني تو هەر تەماشای ئینکانی خوددا پێمان دەڵێت تەماشای دائیرەکانی خۆتان کەن یەکێک پێنج کەس مەسئولیەتی ئەو پێڵێ وا بکە ئەو ئەڵێ وا بکە ئەو ئەڵێ وا بکە ئەتێت وەڕەجوولەن سەلەمەن لێڕەجوول یەکێکیش مۆزەفێکیش یەک مدیری هەیە ئەو پێی دەڵێ وا بکە وامەکە ئیشەکەی زۆر ئاسانە نەدی ئەو مۆزەفانە چۆن حاڵیان ناخۆشەکە دەڵێ وەڵڵا کاکە نازانم بە قسەی چێ بکەم من 100 مدیرم هەیە وانە لە حیزبدا ئەگەر مەرکەزیەت هەبوو ئیشان ئاسانە کە فرا ناوەند هەبوو شتەکان لێ تێکەچێ کەواتە ئەمە لە بواری ئەوەدا خوا ئەم نمونەیە ماوە یوسف سەلامی خۆی لەسەر لە سجنە چ دەڵێ بە هاوڵەکانی ئەوانی کە لەگەڵین ئەرباب یا صاحبەیە سجن ئەی ئەو دوو کەسی لەگەڵما هاوڕێی بەندی خانە چ دەڵێ ئەرباب متفرقون خەیر ئەم الله الواحد القهار ئەبینی ینی خوداوەندی فرە خوداوەندی ئینسان ماندوو دەکە ئینسان ماندوو دەکە کەواتە لێرەوە بۆمان دەردەکەوێت هەر ئەوەی کە تۆ وتت خوددا تاکە و خوددا ناسی واحدە و ئەحەدە و حەفیظە و حافظە دەبێت تۆ زۆر ئازاد بی حەز بە ئازادی بکەیت دوو ئازادی لە قورئاندا یەکسانی کردووە بە ژیان یعنی چۆن تۆ تەماشاکە دەڵێن ئەگەر ئەم پەرداخەت شکان دەبێت پەرداخێکی وەک ئەمەمان بۆ دروستکەیتەوە یا بۆمان بێنی یا بۆمان بکڕی ئەو کاتە عەفوتەکەن یا پارەکەی بدەیت خدا دەفەرمێ ئەگەر یەکێکتان بە هەڵە کوشت چ بکەن ومن قتل مؤمنا خطأ فتحرير رقبة ئەبێ بچی کۆیلەیەک ئازادکەی خۆی ئەسڵ لەمەدا ئیمامی نەسەفی لە تەفسیرەکەیدا دەفەرمێ دەڵێ کە کەسێکت بە هەڵە کوشت خدا کاتی لێت خۆشە بێ ژیان بکەیتەوە بەبەریا زیندوی کەیتەوە یا ناتوانانی ژیان بکەیتەوە بەبەریا زیندوی کەیتەوە چی یەکسانە بە ژیان ئەڵێ بچۆک لە شوێنێک پارە بدە کۆیلەیەک ئازادکە ئازادی بۆ کۆیلەیە بجێڕەوە خدا لێت خۆش دەبێ یعنی چی یعنی بەمانای ئەوەی کە جێڕانەوەی ئازادی بۆ کۆیلەیەک یەکسان بوو بە جێڕانەوەی ژیان بۆ مردویکردنا ژیانە وی کەسێ قوربانی نییە ئەو کەسێ قوربانی هاتیە کوشتن لەسەر حسێباوی یعنی ببیتە بەدیلێت شتێکێت یعنی ئەف کەسە ژیانیدا بەردەوام بیتن قیساس نێتەفکردن باشە ئێمە لەم حاڵەتەدا چی لێ بکەین باشە یەکسەر ئەگەر کوشتمان یان ئەگەر ئەم شخصەمان وەکو دەڵێ خستە بەندی خانەوە کە سوکاری ئەو مردووە چ سوودی لێبین ئەمەی کە گوتم دیەش هەیە تەبانە بێ ئەبێت تەعویزی ئەو ماڵ و خانەوادەی ئەو مردووە بکاتەوە یعنی باسەکەم لە فقهی دوورخستەوە یان جگە لەوەی کە گوتم چی هەیە وەدیەة مسەلەم ئەبێ قەرەبووی خوێنی ئەو کەسەش بکاتەوە قەرەبووی خوێنی ئەو کەسەش کاتەوە قازی و محکەمە بۆی دیاری ئەکا بەس مەبەستم چی بوو
مەبەستم پێش ئەوەی باسی حەقە مادیەکە بکەین خدا لە بەشەکەی خۆی لەگەڵ بەشی کەسەکان بەشی کەسەکان ئەوەیە خوێنی ئەو کەسە دەبێ بدە خوێنی ئەو کەسە زۆر گەورەیە سەد وشتر نییە قەدیم باسی سەد وشتر وشتیان کردێ ئێستا بێ مەحکەمە بە ملیۆنەها دینار و دۆلار دابنێ بۆ خوێنی خەڵک باش ئەوە باسەکە دوورکەوتەوە بەس من مەبەستم چی بوو مەبەستم ئەوە حەقی خەڵکە حەقی خدا دەفەرمێ ئەم ئینسانە من دروستم کرد من جانم کرد بەبەردە تۆ هاتی کوشتت بە هەڵا نەک بە عەمدی باسی عەمدیمان نەکرۆ جارێ بە هەڵا ئەوێ چی بکەی ئەوێ جانی بکەیتەوە بەبەر ئێ ناتوانانی چی بکە بڕۆ کۆیلەیەک ئازاد بکە کەواتە خدا پێی خۆشە لە بەشەکەی خۆی ئازادی بجێڕیتەوە بۆ کۆیلەیەک لە بەرامبەر وەک ئەوە وایە ژیانت کردی بێتەوە بەبەری مردوویەکدا کەواتە ئەمە بە هاوکێشەی کوردی بوو بە چی بە کوردی بوو بە ئازادی یەکسانە بە ژیان ئازادی یەکسانە بە ژیان کەواتە لێرەوە ئەگەر ئازادی یەکسان بوو بە ژیان کەواتە بۆمان دەردەکەوێ ئەلێرە شەوەیە لا ئیکراهە فی الدین لە ئاینیشدا بە زۆر پێکردن نییە بە زۆر مسلمانکردن نابێ هەبێ کە بە زۆر مسلمانکردن نەبێ ئەبێت هاوکێشەیەکی ترمان دەستکەوێ بە کوردی بڵێن ئازادی لە پێشی ئاینە یان ئاین لە پێشی ئازادیە ئازادی لە پێشی ئاینە چونکە تۆ دەبێ ئازاد بی لە پێشدا اینجا ئاین هەڵبژێری چونکە لا ئیکراهە فی الدین یعنی چی بە کوردی زۆر لێکردن نییە لە ئایندا یعنی ئەبێت تۆ ئازاد بی کە ئازاد بووی ئەو کاتە تۆ دەتوانی ئاین هەڵبژێری بەڵام ئەگەر ئاین بوو هەڵبژاردن مامۆستا ئینسان تا نەگەتە ڕادێ وعیێ و بلوغبوونێ نکاریت هەڵبژارنەکە دروست بکەن زۆر ڕاستە هەر لەبەر ئەوەشە گوتراوە حەجی سەبی ئیمامی شافعی فەرمووی حەجی سەبی یعنی حەجکردن بە مناڵێکی بچکۆلە هیچی بۆ نانووسرێ تۆ ئەم ساڵ بچۆ بۆ حەج وانە منداڵە بچکۆلەکەی خۆت لەگەڵ خۆتا بەرە بە پێی فقه و شەرع و بگەڕێرەوە بڵێ ئەمیش حاجی ئیتر پێویست ناکە بچێتەوە بۆ حەج ئەڵێ نە ئەوە بۆ شانی تۆ بە کۆڵی خۆت بردووتە و هیچ ئیرادەی نەبووە ئەبێ مکەلەف بێت ئەبێ وەعی هەبێ کەواتە بۆیە دەڵێن هۆشیاری دەبێ ئینسان تێبگا دەبێ هۆشیار بێ ئەم بابەتانە هەمووی بزانێ اینجا لێرە بۆمان دەرکەوت کە ئاین زۆر لێکردنی تێدا نەبوو ئازادی کەوتە پێشی ئاین دەبێت لێگەڕێی تەمەن باسی یاسایەکەشی دێنە سەری دەبێت لێگەڕێی لە ڕوانگەی خودداوە خوددایەک بە گەورەی و عەزەمەتی خۆی زۆر لە خەڵک نەکا بێتە سەردینەکەی تۆ لە خوددا زیاتری بە زۆر دەتەوێت خەڵک بێنیتە سەردینەکەی ئەمەیە کێشەی تالیبان و داعش و ئەمر بە معروفەکانی سعودیە و ئەمەیە کێشەی ئەنسار و ئەمەیە کێشەی شەبابی سۆماڵ و ئەم بابەتانە ئەمە کێشەی داعشی دووەم هات حراس الدین هاتووە هێستا شتێ پیا بۆ بە ناوی حراس الدین یعنی پارێزەرانی خوددا پارێزەرانی ئاین ئەوش لە ڕێ ئەوش لە ڕێ دێت ئەمانە بەم زۆر لێکردنە دایانێ بڵێن چی دایانێ بڵێ خوددایە و ئازادی تۆ بە خەڵکت داوە نابێ ئێمە ئازادی لە خەڵک زەوتەکەین و نایدێنین ئەمە پێچەوانی قسەی خوددایە دەڵێ ئاخر ئەو خەڵکان چۆنە بێ ئازاد بێ لەم بابەتەیە دەڵێ خوددا فەرمووی ئین ئیلەینا ئیابەهم ثم إن علينا حسابهم كاكا لست عليهم بوكيل تو وكيل خداني لسر أرزاق خلق محاسبة بكي خدا خوي فرموي إن إلينا إيابهم هم أمانة دقرنا ولاي خدا ثم إن علينا حسابهم إما محاسبة يعني قرآن و پیروس زور بجواني و برفرهي بحث آزاديات تاكا كسي كريا و مروفان كريات ناوا جياني دا بلام واقعي ما مسلمان ما مستارنجا بغير شكل درب چتن بونو منا منو كبحثات دايق بونا زاروكي كر كأف زاروكش دايق بيتن كم روش آزادیوی اللي تستاندن دماد بنا مستشفى و بنا جنسية كبود نويسن مسلمان كسي كي مسلمان يعني آية أف كسم زنب بيتن يعني بيرو باورتوي نمرجل سروي چند دربچ لپێناوی ڕێخستنی باری شارستانی کەسەکاندا منداڵ دەچێتە سەر دینی دایک و باوکی مەسیحەکانیش بۆی بدەنووسن مەزهەبەکەی بۆ دەنووسن ئیجابە پێشکردن ئازادیە نینە بەڵێ تەنانەت ناوەکەشی بۆیە لە سونەتە ئەوەیە کە ئینسان لە دایک بوو بە دایک و باو دەڵێ ئەم منداڵە لە بەردەستی ئێوەیە هیچ ئازادی نییە تکایە ناوێکی جوانی لێ بنن ناوێکی وای لێ بنن کە گەورە بوو شەرم نەکە خۆ ئەگەر ناوەکەی خراپ بوو خۆ ئەگەر ئەی باشە بۆچی ئازادی گۆڕینی ئاین هەیە ئازادی گۆڕینی ئاین هەیە ئەم منداڵە کە لە دایک دەبێت لەسەر چ دینێکە لەسەر چ مەزهەبێکە لەسەر چ بیر و بۆچوونێکە لەسەر باوکی بیر و بۆچوونی حیزبێکی خۆی چۆنە ناوی چی لێنراوە مافی هەیە گشت ئەمانە بگۆڕێ خدا ئەو مافەی پێداوە ئەمانە گشتی بگۆڕێ کەواتە کام ئاین ئازایە ئازادی ئاینی بەرهەمی ئاینی ئازادیە ئازادی ئاینی بەرهەمی ئاینی ئازادیە کام تاکی مسلمان ئازایە کام دەسەڵاتی مسلمان ئازایە کام ئاین ئازایە ئەوانن کە بڵێن مسلمان دەبی ببە ناشبی مەبە وەکو خدا فەرمووی فەمەن شاء فەلیؤمن ومەن شاء
دەسێتت خوش مامۆستای بەڕێز بەلێ بینەرن بەڕێز نەهاژی دەچینە شارین کوردستانی و پرسیارەکە دن هاتیە ئاراستەکردن شەوە ئازاد بین و مەزەر و ڕوزیان بۆ کەسێن هەمبەرخۆ نەبیتن بفەرموو بینەر بین. Ez tu havaltek binaker bu çendik vaziyetay kuduna deyin petviye eğer havalin yome çend ya pez biten lehendek senura nabaziniş bu bir çende ku havalin yome ya berdam bit opşin berdamiye bideyne jiyaniş belki havalini ek romanın girinkin jiyane بۆ ئەوی زیانمان بۆ دەوروبەرمان نەبێ ئەبێ هەمیشە چامان لەوانە بێ کە بڵێن چامان لە کەسە گەورەکانی پێش خۆمان بێەوە ئەوانەی کە خەڵک خاڵە سلبی و ئیجابەکانی خۆمانمان پێ ئەڵێ بە سنگێکی فراوانە وەری بگرین بۆ ئەوەی بە باشترین شێوە لە کۆمەڵگا ئەوەی کەسێکی سوود بەخش بین بۆ هەموو تاکەکانی کۆمەڵگا نەک ئەوەی کە کەسێکی زیان بەخش بین. خودی هەکە مرۆڤ هەواڵینیەکە ڕاست و درست بێت دوێت مرۆڤێ ڕاست بێت گەڵ هەواڵە خۆ و مرۆڤ زانت هەواڵێ مرۆڤی تشتێکی تێشت مرۆڤوان تشتانەکەتی پێ تێشت. ئازادی بەڕای من ئێمە دوو جۆر ئازادیمان هەیە ئازادیەکمان هەیە پێی دەڵێن ئازادی ڕەها ئەوی کەشیان ئازادی سنووردا بەڕای من ئازادی ڕەها زۆر هەنی شتێک نییە ئیشی پێ بکرێت دەبێت ئازادیەکان سنووردار بێ وەک باسم کرد ناکرێ من لە ئازادەکان من تاو حەدا ئازادم کە نێمە سنووری تۆەوە واتە سنووری خۆم بپارێزم و نەشێمە سنووری تۆ از بێژم ینی ئەگەر مرۆڤ هزر ژیانکردنەوە خۆدا بکاتن ینی ئاریشامە جڤاکیدا یاش خڕە ماسراوە کەسشمە بخۆناژیدن ینی هەند مرۆڤ هزر ژیانە خۆداناگەت هەندی هزر ژیانەوەی بەرامبەر خۆدات گەت ئەڤی هۆکرا ئەڤی هۆکرا از بژم ئەگەر هەر ئێک ینی بژیانە خۆ ئەمژید بتن هەم دەژێت چند دەستگار بین هەرێک هزر خۆدا بکات کادی چاو خۆوە کادی چاو ژیانە خۆش کادی چاو خۆ خۆش کات شەندێڤە بین کوڤید چکر یدی چکر کێماسێتیڤ گەرنی دیڤ گەرین داو بۆ بەدا چارە سەریدین مرۆڤ دایم بیر لەوە بکاتەوە دنیا پێنج و دوو ڕۆژێکە یعنی تۆ بەیانی نازانی دەدەقەیتر ئەمری یان بەیانی ئەمری لەبەرەوە ئەو شتە خراپانەی کە هەر هەیە هەموو تێدەپەڕن قسەیەکی ئەڵێ مەرگ و ژین مثلی سێبەر و تاوە ئەوەی باقی ببینێ هەر ناوە ئەوەی باش بێ زیانی نەبێ بۆ کەس کە مرد هەزار کەس پێی دەڵێ ڕەحمەت لە گۆڕەکەت پیاوێکی باش بوو ئەوەی زیانی هەبێ ئەوە خەڵک دیارە چی پێڵێ پێشەوەیەکی گرنگ نینە تو کەساتی بەرامبەری خۆ دلی پێشینی یان ژیش خۆ تۆڕە بکەی یانژی تو کارێکی بکەی نەبدلی بتن ڕژیانی ڕژ بکەی بێگومان و بەروواژیژی دەبێژیتن دەبێتن هەردەم پشێوێکی جوانە بگەشتبینی بەرێ خۆبدای هەواڵێ خۆت و هاری کاریایی بکەیت خۆشی و نەخۆشیادات گەل هەواڵ و دەستە خۆبی خودي بين حيفا مرة بيجم تولرنس يعني مرة من تسامح بتقطع على اخوه يعني مرة جانا عاد بيجم بقى مجتمع مواطنة يعني دولة مواطنة هر مواطنة بالمرة احترامه يقدر صار أساسية دينية مذهبية إثنيك قومية طويلة عاد بيجم أفهمي الدنيا ولا دي احترامه هبونا يبقى هيك تقول لنا يومنا تدخلت معنا بس هذه موجودين تو يمريان دي تاكوجم تشينا بتوصلت عم همي بيك بيجين كو اكزيستنس يعني تعايش مشترك كردستان جي نشانه هندي الشرق الاوسط كو جيانا بيك بینەرن بەڕێز سوپاس بووان بەشدار بووە کە ڕاوسەرنجێن خۆ ئاراستەی مەکرین هەر ساخ و سەلامەت بن. بامستای بەڕێز بینە سەر دووماهی تەوەر سەبارەت vê mijara me dest nîşan kirî ayîn û azadî bizanîn eb kar û kiryar çi bikەین بۆ parastina evê azadiya canavê te behest ketin. یەکەم و بەپلەی یەکەم هۆشیاری بەێ هۆشیاری زانست خوێندن خوێندنەوە گەلی هۆشیار گەلێکی ئازادە تاکی هۆشیار و زانا کەسێکی دای من ئەو کەسە پێوەتری هەمیشە کەسێکی ئازادە یعنی چۆن یعنی بزانە کاتێک کە زانستت ئەبێ بە دنیا و بە دەوروبەری خۆت زیاتر ئازاد دەبی بۆیە عیلم پێگەیەکی یەکجار گەورەی هەیە لە ئایندا نمونەیەک پێ بڵێم یعنی هەر ئەوەندە دوو کەس یعنی صفەتی یەکەمی هەر کۆیلەیەک ئەوەی کە پێوەتری عەبد و ئێستش 30 ملیۆن لە دنیادا کۆیلی دەستی ئینسانەکانن پێویستیان بە ئازادکردن هەیە بە پلەی یەکەم هۆشیاریان لێ سندراوەتەوە بە پلەی یەکەم لە ترسدا دەژێن ئینسان کەی لە ترسدا دەژێت کەی زانستی نەبێ بڕوانە ئەڵێ نەگەر شەمەندەفەرێک لەسەر سکەکەی خۆی لە دوورەوە بێ بەو دەنگە زلەوی و بەو چۆن دەڵێ ماشێنە و گەورانە و بەو هەموو فارگۆنەکە لە دوورەوە دێ دوو کەس تەماشای دەکەن یەکێکیان 100% دەزانێت شەمەندەفەر لەسەر سکەی خۆی دەڕوا لەسەر باری سکە دەڕوا
ئەو کەسە لە نزیکی بێ ئەگەر وەکوڵە مەترێکشی لێ دوور بێ ناترسێ ئەو ئازایەتی لەکوێ هێنا لەو زانستە هێنایی کە شەمەندەفەر لەسەر سکە دەڕوە کەسێکی دیکە پێی وابێ ئەوەکو ئۆتۆمبیل وایە ئەملا ئەولا دەکات و بە پانی دەڕوە زۆر دوور دەکەوێتەوە بۆ چونکە زانستی ئەوەی نییە کە شێوازی شەمەندەفەر چۆن دەڕوە بۆیە هەمیشە ئو کەسانەی کەوا دەزانن فڕۆکەیەک چۆن هەڵدەستێ لە فڕۆکەیە بینی خەڵکە ترسێ بەڵام ئەوانەی دەزانن فڕۆکە چۆنە و چۆن هەڵدەستێ و چۆن دەنیشێتەوە لە حاڵەتێکدا ئیمەرجەنسی چۆنە ئەبینی ئەوانە کە ئازادن زانستیان هەیە بۆیە لە قورئاندا کە خوددا دەفەرمێ وەقل ڕەبی زیدنی عیلما کە عیلم زیادی کرد من پێم وایە ئەو ڕێک ئەو دوعایەشە وەقل ڕەبی زیدنی حڕیەتەن هەمیشە کە زانستت زیادی کرد لەگەڵیشە ئازادیەکانت زیاد دەبێت چۆ بەس بەلای کەم و ئێساڵێن ئافرەتان مافیان خوراوە بۆ چونکە نازانن مافەکانیان چییە ناخوێننەوە یاسای بەڕنگاربوونەوەی تونند و تیژی بخوێننەوە لە مەحکەمەیە مافەکانیان چییە لە مارەیە مافیان چییە لە میراتە کە نەیزانی ئیدی مافەکانی دەڕوە ئەمە زۆر گرنگە کە بزانین هەمیشە زانست هێزت دەداتێ نەزانی ترست دەداتێ زانست ئازایەتی دەداتێ لە هەمان کاتیشدا ئازادیت پێ دەبەخشێت بەڵام ڕەنگە ڤیگۆڤی کەسێک مامۆستا بینەریامە بکەن بیشتن باشە کەسێکی ئومیە زوی زانستی بچاو دەستخۆ بین دای ئازاد زانستی مەبەستم زۆر گرنگە بە پلەی یەکەم جارێ ئەبێ هەوڵ بین کەس ئومی نەبێ بۆ مانایی نەخوێندەوار چونکە وتمان قورئانی ئێمە بە ئیقرا دەست پێ دەکە لە قیامەتیشدا دەفەرمون اقرأ کتابەکە کەواتە وا چاکە طلب العلم فريضة على كل مسلم ئەبێ ئەمە فەرز بێ لە سەرمانە ئەوە یەک دوو هێشتا لەگەڵ ئەوەشدا ئەگەر کەسێکمان هەبوو نەخوێندەوار بوو ئەو زانستەی کە من باسێکم ئەو هۆشیاری باسێکم ڕەنگە نەخوێندەوارێکیش هەیبێ ئەو پێی دەگوترێ کەلتور کەمە چەندین کەسایەتی ناودارمان هەبووە ڕەنگە نەخوێندەوار بوو بێ زۆر ئازاد بووە و زۆریش ئازا بووە بۆ چونکە لە ڕووی کەلتوریەوە ڕاستە نەیخوێندەوە بە جۆی گرتووە ئەم توانین بێژین ئەوە جوورەکە معریفەتە یانکو ڕاستە بەو شێوازە کەواتە بڕوانە نمونەیەک پێ بڵم کاتی خۆی لە خولەکانی یەکەم 1924 و ئەوانە پەرلەمانی عێراق بۆ یەکەمین جار دامەزرا ئەم پەرلەمانەت بینی پەرلەمانی عێراق لە خولی پێشوو پێش ئەم خولە لەبیرتە سەدرەکان چوونە سەر پەرلەمان و کورسیەکانیان شکاند و پەرلەمانتارەکان ڕایان کرد و لەبیرتە لە ساڵەکانیە کە مەلای گەورەی کۆیە ئەندامی پەرلەمان بووە لە بیستەکان هەر بە هەمان شێوە خەڵکی بەغا لە داخی حکوومەتی ئەو کاتە پەلاماری پەرلەمانیان داوە ئەڵێ هەرچی پەرلەمانتاری ئەو کاتە هەبووە پێیان دەگوت ئەفۆن چۆن دەڵێ نوێنەری ئین چۆن دەڵێ ممەسیلیان نوێنەری ناوچەکان بوونە ئەو مەجلیسی نوابی عێراقی ئەو کاتە هەرچی پەرلەمانتار بۆ ڕای کردو خۆی شاردوتەوە تەنها مەلای گەورە چۆتە ناو خەڵکەکە چیتان دەوێت بۆچی هاتوون داواکاریەکانتان چییە ئەوەی ئاخی دوای کە خەڵکەکە بە جوانی بەڕێ کردوون ئەو کات پەرلەمانتارەکان لە کونوکە لە بەر و ژوورەکان دەرچوونە گوتیانە مامۆستا تۆ بۆ نەترسای گوتی من لەبەر سێ سەبەب نەترسە یەکەم من عالیمم من زانام قسەم هەیە بۆ ئەو خەڵکە ئەوەی زانابێت چۆنە بێ لە خەڵک بترسێ دوو من کوردم کورد ناترسێ سێ من مسلمانم دینەکەم پێم دەڵێ عەزابە ئەوە سێ مەبەستم ئەوەیە کە ئێمە هەمیشە سەرکردەکانمان شۆڕشمان کردووە ئەم شۆڕشانەی کە دەیکەین لە دواساتدا دوژمن چۆن زەفەری بە سەرکردەکانمان بردووە دوژمنانی کورد چۆن زەفەریان بە سەرکردەکانمان بردووە بەوەی کەوا گەلی کورد بەشێکی زۆری ئازادی نەویستوە هەندێک جار دش بە ئازادی وەستاوەتەوە بۆ چونکە دوژمن توانیوێتی لە خشتەی بەرێ توانیوێتی لە ئەنجامی نەبوونی هۆشیاری هەندێک لە میلەت و گەلی کردو بە دوژمنی سەرکردەکە نمونەیەک پێ بڵێم هەموو سەرکردەکانمان لە دوجاردا بە قازی محەممەد ڕەحمەتی خوای لەسەر بێ بەشێ مەحموود و بە بارزانی هەموو ئەمانە چوونە بەردۆڤانی خۆ بە ڕەحمەت بن لە دوجاردا ئەگە جۆ لە قسەکانیان بگری لە قسەیەکا مشتەرەک و هاوبەشن دەڵێن ئێمە شۆڕشمان کرد ئێمە خەباتمان کرد بەست کاتان لێکەین هۆشیار بن بخوێننەوە زانست پەیدا بکەن دنیا بە زانست دەڕوا تەنها بە چەک ناڕوا بەڕێوە ئەمە هەموو ئەوە دەڵێن مامۆستا عەلادینی سەجادی لە بەغدا بوو ئیمامی مزگەوت بوو دەڵێ لە 1956 شێ مەحموود وەفاتی کرد بە ڕەحمەت بێ شێ مەحموود وەفاتی کرد و ئیتر نەخۆش کەوت و لە بەغدا بوو لە خستەخانە بوو دەڵێ ڕۆژێک قەڵەباڵغیەکم لە بەردەمی مزگەوتەکەی خۆمدا بینی مامۆستا عەلادینی سەجادی لە ساڵەکانی 56 پێشی شێخ مەحموود وەفاتکە بە ڕەحمەت بێ دەڵێ و قەڵەباڵغیم بینی وتم چییە تەماشاکەم شێ مەحموود لە بەغدایە و لە خستەخان و نەخۆش وە دەرچووە هاتو بۆ مزگەوتەکەی من وتی ئەوە نەمزانی بە قادربەکانە سەرکەوت هاتە ژوورەکەی من بەس مزگەوت پڕی خەڵک بووە ئەیانەوە شێ مەحموود ببینن وتی ئەو شێ مەحموودە ئازا و بەتوانە و جەستە باشە سێرم کە زۆر لاواز و زەعیف بووە
وتی دانیش قسەی بۆم کرد چەند مانگێ پێش وەفاتی وتی دانیش قسەی بۆم کرد ئەگریا وتی بە گریان و فرمێس بە چاوی ئاهاتە خوارەوە بتی پێی گوتم علادین ئومێدێکم هەبێ بە تۆ ئەمسالی تۆ ئومێدم ماوە وتم یا شێخ من چیم عشیرەتم کوا من مەلایەکم لەم مزگەوتە تۆ بەم هەموو وەزعا چۆن ئومێدت بە منە گوتی ئومێد بە عیلمە ئیتر ئێمە شۆڕشمان کرد ئێمە خەباتمان کرد هەرچیمان کرد کردمان بەڵام دەرکەوت ئەوانەی خیانەتیان لێم کرد کەسانێک بوون هۆشیار نەبوون خیانەت لە زابطەکانی خۆمەوە هات خیانەت لە هەندێک کەسی چۆن ئەڵێ ناو لەشکرەکەی خۆمەوە هات ئەوە نیشانەی چییە نیشانەی ئەوەیە گەلەکەم هێشتا هۆشیاری نییە تکاتان لێکم ئێوە گەل هۆشیار بکەنەوە بە هۆشیاریان بۆ پەیدا بێ کەواتە گەلی هۆشیار دەتوانێت ئازادی دەستە بەرکە ئێمە لەو قۆناغین هەرچی دەکەین بۆ سەربەخۆی هەرچی دەکەین بۆ بەدەستێنانی مافەکانی خۆمان زۆر گرنگە ئاگدار بین هۆشیاری تاکمان پێویستە هۆشیاری یاساییمان پێویستە هۆشیاری دەستوریمان پێویستە گەلێکی هۆشیار دوژمن ناتوانێت لە خشتەی بەری ڕێزدار عەبدوڕەحمان سەدیق زۆر سپاس بوو جەنابێتە مامۆستای بەڕێز بەلێ بینەرێن ڕێزدار وی ئاوای دەهینە دومایاوی خەڵکێ و زۆر سپاس بووین بەڕێژی کە بینەر مندگەلمە و هەروسا سپاس بوو هەفکارێن بەڕێژی کە دگەلمەتماندی بوون ببینم خێر و شاد تا خەلەکەکە دیبگەی نەفێک خدای مەزن مەهمیان بپارێزین